ساڵی بەڵا ساڵی خەبات دژ بە بەڵا. ساڵی 2021 کە بۆ زۆربەی دانیشتوانی گۆی زەوی ساڵی نەهامەتیە گەورەکان بوو تێپەڕی. بێتوانایی بۆرژوازی لە بەرەنگاربوونەوە لەگەڵ ڤیرۆسی کۆرۆنا و جۆرە جیاوازەکانی بوو بەهۆی مەرگی 5,380,000 مرۆڤ. ئەو سەرچاوانەی کە لە نوقسانی ئەم ئامارە ئاگادارن ڕێژەی واقعی مەرگ بەهۆی پەتای کۆرۆنا 8,400,000 کەس بەراورد دەکەن. بانکی جیهانی لە سەرەتاکانی ساڵی 2021دا ڕایگەیاند کە 97 ملیۆن کەس لە ساڵی 2020دا هەژار و هەژارتر بوون. ئەم بانکە ڤیرۆسی کۆرۆنای هۆکاری ئەم هەژاریە پێناسە کرد. بەڵام لە ڕاستیدا ئەو سەرمایەدارانە هۆکاری ئەم هەژاریە بوون کە لە بەرهەمی کار و ڕەنجی ژنان و پیاوانی کرێکار ملیاردها دۆلاریان بە سەروەتی خۆیان زیاد کرد. دەستگا تەبلیغاتیەکانی بۆرژوازی ئیدعا دەکەن کە هەموو دانیشتوانی زەوی بە یەکسان بوونەتە قوربانی کۆرۆنا، بەڵام ئەم ئیدعایە درۆیە. قوربانیانی سەرەکی کۆرۆنا چینی کرێکار بە ساڵاچوان و توێژە بێبەشەکانی کۆمەڵ بوون کە لە خزمەتگوزاری کۆمەڵایەتی پێویست بەهرەمەند نەبوون. سەدان ملیۆن کرێکار دیلی چەوسێنەرانێک بوون کە لە ڕێگەی بڕینی یارمەتی دەوڵەتی و بیمە کرێکارانیان ناچار کرد تا لە بارودۆخی کۆرۆناییدا بۆ ئەوان کار بکەن و قازانجیان بۆ بخوڵقێنن. ڕسواترینی ئەم چەوسێنەرانە جێف بەزۆسی خاوەنی ئامازۆنە. ناوبراو هەر لەم 2 ساڵەدا کە کۆرۆنا بڵاو بووەتەوە ژمارەی کرێکارانی لە 500,000ەوە گەیاندە 1 ملیۆن و سەروەتەکەشی گەیاندە باڵای 1 تریلیۆن واتە 1000 ملیارد دلار. لە ساڵی 2021دا تەنیا 10 ملیاردێر 500 ملیارد دلاریان بە سەروەتی خۆیان زیاد کردووە. بورژوا گەورەکانی جیهان هەرگیز تا ئەم ڕادەیە لە بارودۆخی گونجاو بۆ کێشانی شیرەی گیانی کرێکاران و قازانجکردن بەهرەمەند نەبوون. لە کۆتاییەکانی نوامبری ساڵی ڕابردوودا لابراتۆری نابەرابەری جیهانی لە پاریس ڕایگەیاند کە 2750 ملیاردێر 3.5% سەروەتی دنیایان لە کۆنتڕۆڵدایە. ئەوەش لە حاڵێکدایە کە نیوەی دانیشتوانی گۆی زەوی تەنیا خاوەنی 2% سەروەتی جیهانن. ئەگەر لێکدانەوەی فاکتەکانی ساڵی 2021 تەنیا بە پێڕوانین بێت، ئەو کات جیهان بە کەیفی چەوسێنەران دەبیندرێت. بەڵام هەڵسەنگاندنێکی قوڵتر وێنەیەکی دیکەمان پێنیشان دەدات. ڤیرۆسی کۆرۆنا لە کۆتاییەکانی ساڵی 2019 کاتێک سەری هەڵدا کە سیستەمی سەرمایەداری چوو بووە ناو قەیرانێکی قوڵتر لە قەیرانی ساڵی 2008ەوە. کارناسانی بۆرژوا هەڵبەت هەوڵیان دەدا کە ئەم ڤیرۆسا بە هۆکاری قەیرانەکە پێناسە بکەن، بەڵام ئەمە تەنیا درۆیەک بوو، هیچی تر. لە ساڵی 2021دا ئەوە تەنیا هێزی کار نەبوو کە کەوتە ژێر گوشاری سیستەمی سەرمایەداری و سەرمایەدارانەوە. ئەم نیزامە و خاوەنانی سەرمایە قەیرانی ژینگەشیان قوڵتر کردەوە. لەم ساڵەدا سوتەمەنی فوسیلی و لە هەمووان زیاتر بەردی خەڵوز بە شێوەیەکی بەرینتر لەلایەن کۆمپانیاکانەوە معاملەی پێکرا و سوتێندرا. لە ئاکامدا بەپێ راپۆرتی ڕێکخراوی کەشناسی جیهانی لە کۆنفرانسی گلاسکۆ لە بریتانیا لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا ڕێژەی گازە گوڵخانەیەکان لە ئەتمۆسفێردا بەردەوام زیادی کردووە. لە ئاکامی کردەوەی وێرانکەری بۆرژوازی لە ساڵی 2021دا هەوا گەرمتر بوو، سەهۆڵەکانی جەمەسەری زەوی زیاتر توانەوە. وشکە ساڵی تونتر بەرۆکی خەڵکی جوتیار و زەحمەتکێشی گرت. ڕاستیدا ئەگەرچی ڤیرۆسی کۆرۆنا بارودۆخی کەڵەکەکردنی زیاتری سەروەتی بۆ خاوەنانی سەرمایە و بنەماڵەکانیان پێکهێنا، بەڵام بێتوانایی سیستەمی ئابووری و سیاسی بۆرژوازیشی لە بەڕێوەبردننی کۆمەڵگا زیاتر کرد. کارناسانی جددیتری بۆرژوازی لە کۆنفرانسی 2021 داوسی سوئیس کە هەموو ساڵێ تێدا بۆرژوا گەورەکان و نوێنەرانیان استراتیژی بۆرژوازی بەڕۆژ دەکەنەوە، ترس و هۆشدار نیسبەت بە ئەگەری سەرهەڵدانی شۆڕش لە وتەکانیاندا ئاشکرا بوو. سەرمایەداران و نوێنەرانیان لە داوس باسی پێکهێنانی گۆڕانکاری ئابووریان بۆ خۆ بە دوورگرتن لە شۆڕش هێنایە گۆڕێ. سیاسەتی کێنزی بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ قەیران سەر لە نوێ لە ناو بانکە ناوەندیەکان و شارەزایانی ئابووریدا هۆگرایەتی بەدەستهێناوە و هەندێک لە وڵاتەکان لەوانە ئەمریکا قبولیان کردووە. بەڵام بۆرژوازی لە ساڵی 2021دا لەگەڵ خۆڕاگری ناڕەزایەتی و خەباتی بەرین بەرەو ڕوو بوو.
بۆ نمونە کرێکاران لە وڵاتێکی وەک ئەمریکا بێجگەلا بەڕێوەبردننی ئاکسیۆنی جۆراوجۆر بە خۆڕاگری لە بەرانبەر بڕیاری گەڕانەوە بۆ سەرکار لە بارودۆخی کۆرۆناییدا خاوەنکارانیان لەگەڵ کەمبوونی هێزی کار بەرەو ڕووکردەوە. یان مەسەلەن لە هێند سەدان ملیۆن جوتیار لە ڕێگەی ڕێپێوان کۆبوونەوە و تێکدانی ڕێوڕسمەکانی بۆرژوازی گەورەی هێند بوون بەهۆی ئەوەی کا دەسەڵاتی یەکجار ڕاستڕەوی مۆدی ئەو یاسایانە هەڵوەشێنێتەوە کە بۆ زاڵبوونی زیاتری سەرمایەدارە گەورەکان بەسەر جوتیاران و کرێکارانی کشت و کاڵ پەسەندی کردبوو. ساڵی 2021 زاینی بۆ کرێکاران و خەڵکی بێبەشڕاگیراوی ئێران کارەساتبارتر بوو. توندبوونەوەی چەوساندنەوە، پەرەسەندنی جۆرە جیاوازەکانی ڤیرۆسی کۆرۆنا، کایەکردن بە دراو لەلایەن دەوڵەتەوە کە تەوەڕم و گرانی بێوێنەی بەسەر خەڵکی هەژاردا سەپاند، دانیشتوانی ئێرانی لە هەموو لایەکەوە خستە ژێر گوشارەوە. بەڵام کرێکاران، معەلیمان و خانەنشینکراوان بە ئاکسیۆنی خەباتکارانەی گەورە و ڕوو لە گەشەیان خوازیاری باشترکردنی بارودۆخی سیاسی و بژێوی خۆیان بوون. ئەوان بەهێنانە گۆڕێلانی کەمی هەقدەستی مانگانە 12 ملیۆن تمەن بۆ هەموو کرێکاران، ڕیزبەندی واقعی بۆ معەلیمان، یەکسانکردنی بارودۆخی خانەنشینکراوان، ئازادی بەندکراوانی سیاسی، ڕێگری لە کاڵایی بوونی پەروەردە و بێبەرامبەرکردنی کەش و هەوای سیاسیان کردووەتەوە. ئەگەر کاریگەری ئەم خەباتە بخرێتە پەنا خەباتی ڕادیکاڵی کۆمەڵایەتی لە باقی شوێنەکانی دیکەی جیهان، دەتوانین هیوادار بین کە ساڵی 2022 ساڵێکی باشتر بێت.